سڵاو لە هاوڕێیان، سڵاو لە ئازادی خوازان، سڵاو و ڕێز بۆ گیانی پاکی یەکەمی شەهیدی قەڵەم لە باشووری کوردستان سۆرانی مامە حەمە. ئەو گەنجە چالاک و بوێرەی کە تەنها بە قەڵەمەکەی دەستی هەموو دەسەڵاتی دز و گەندەڵی هەراسان کردبوو، بەڵام بەداخەوە دەسەڵاتی میلیشیا بە شەهیدکردنی وەڵامیان دایەوە. هاوڕێیان جێوە بیرهێنانەوەی کە 16 ساڵە دەسەڵاتی گەندەڵ و میلیشیا دەڵێت کە لێکۆڵینەوە لەسەر کەیسی شەهیدکردنی کاگە سۆران بەردەوامە، بەڵام هەتاکو ئێستا و دوای 16 ساڵ بکوژانی ڕادەستی دادگاکان نەکراون. ئێمەش ئەوەندە گەمژەنین بڕوابەوە بێنین کە کەسی بکوژ لێکۆڵینەوە لەسەر کەیسی کوژراو بکات، وەک چۆن لە پێشتردا و پێش شەهیدکردنی کاگە سۆران بە کەسە نزیکەکانی ڕاگەیاندبوو کە هەڕەشەی کوشتنی لێکراوە لەلایەن پارتی دیموکراتی کوردستان و بنەماڵی بارزانیەوە، و ئێمەش ئەوان بە بکەری ئەم تاوانە قێزەونە دەزانین و لێرەوە دووبارە و چەندباری دەکەینەوە کە ئێمەش درێژە بێدەری ڕێگاکەی کاگە سۆرانین و هەموو هەوڵمان بۆ ژادیگرنی دەسەڵاتی میلیشیا و گەندەڵ و بکوژ دەبێت. زۆر سپاس.